هیچ شتێک بەبێ بەرنامە نابێت و ئەگەر بمانەوێت گۆڕانکاری بکەین ئەو گۆڕانکاریە واجبی شەبیکەین نەک هەر لەوەی لە خۆڕا بگۆڕێ هەندێک کەسێ دەڵێم عیلاقەم بە هیزدانیە لە ماڵێ دوعایان دەکەم بگۆڕێ 1000 ساڵی کەش دوعای بکەی بەبێ ئەوەی نێ دەر لە ماڵ و هەوڵی گۆڕانکاری نەدەی ناگۆڕێ خۆ پێغەمبەر کە دوعای کردو عەلەیهی سەڵات وەسەلام ئامادەسازی تەواویشی بۆ دوعایەکەی کردووە دەبێ هەموو هەنگاوەکان بگرینە بەر بۆ ئەوەی کە بتوانین ئێمە نزایەکانمان قبول بێت یەکێک لەو حەوت کەسانەی کە لە ڕۆژی قیامەت لەژێر سێبەری عەرشی خوای گەورەدان چێە گەنجە شاب نەشأ في عبادة الله گەنجێک کە بە گەنجی لە عیبادەتی خوای پەروەردگاری کردبێ بەڵام عیبادەت بۆ خۆمانە ئیشەکانی دیکە کە دەیکەین گۆڕانکاریەکانی دیکە کە هەوڵی بۆ دەدەین ئەو بۆ هەموو خەڵکە بۆیە ئەوەی دیکە خێری یەکجار زۆری هەیە و هەمووشمان چاوەڕێی ئەوەی کە گەنجەکان بێنە دەر لە ماڵ و ئەو گۆڕانکاریانە دەست پێ بکەن